وانکۆین ئەو دراوە ئەلکترۆنیەی جگە لە چەند وڵاتێکی ئیسلامی لە زۆر وڵات مامەڵەی پێوە دەکرێت. مامەڵەکردن بەو دراوە لە ناوەندە ئیسلامیەکاندا مشتومڕێکی گەورەی لێکەوتوتەوە. بەهێزترین بۆچوونیش نادروستیەتی. بەو پێی دراوێکی گریمانەیە و هیچ بنەمایەکی پارێزراوی نییە. تەنانەت لە بۆرسەی جیهانی و بانکەکانیشدا دانی پێدا نەندراوە. لیژنەی فتوای هەرێمیش پێشتر مامەڵەکردن بەو دراوەی بە نادروست داناوە. لیژنەکە دەڵێت دراوێک بە پاکێج بفرۆشرێت، گەرانتیش بۆ پاراستنی لە دزین و هاکردن نەبێت و کاڵایەکی نەناسراو بێت. وا پێویستە خەڵک هۆشیار بن و لێی دوور بکەونەوە، هەروەک نەکەونە ژێر کاریگەری ئەوانەی ڕەواجی پێدەدەن. دراوی ئەلکترۆنی وەنکۆین ئەمڕۆ دراوێکی گریمانەی و ئیفتیڕاضیە، واتە خەیاڵیە، لە واقعا وجودێکی نییە. هەر دراوێک لە واقعا وجودی نەبوو لە شریعەتی پیرۆزی ئیسلاما بە دراو هەژمار ناکرێت و حسابی بۆ ناکرێت. دووەم لە بۆرسەی جیهانیە وەنکۆین هیچ پێگە و ڕێگەیەکی نییە، واتە بۆرسەی جیهانی ئیعتیراف و دانپیانانێکی نییە بۆ دراوی ئەلکترۆنی وەنکۆین کە ئەمەش خۆی بۆ خۆی وەنکۆین ئەکاتە دەرەوەی هەموو ئەو دراوانەی کەوا دانپیانراون ئەمڕۆ لە جیهانە. وەنکۆین دراو نییە و پاکێجە. پاکێجەکانی کۆمپانیاکە لە 8 پاکێجی پەروەردەیی پێکاتون و بە بەشداربووان دەفرۆشرێت. هیچ بنکەیەکی سەرەکیان نییە و بەشداربووان ئەگەر هەژمارەکانیان هاک بکرێت یان دراوەکە شکست بهێنێت ناتوانن یەخەی هیچ کەس و لایەنێک بگرن، چونکە تەنها لە ڕێگەی ئینتەرنێتەوە مامەڵەی پێوە دەکرێت. لەبەر کۆمەڵێک کۆکاری تریش بەلای زۆربەی ئەوانەی شارەزاییان لە وردەکاری ئەو دراوەدا هەیە لە ڕووی شەرعەوە مامەڵە پێوەکردنی نادروستە. ئەبێ ئەو خەڵکانی کە بەشداری لەم سیستەمەیە ئەکەن ئەبێ ئەمە بزانن هەموو بەکاربەرەکانی وەنکۆین دان بەوەدا ئەنێن کە ئێمە دراومان بە خەڵک نەفرۆشتووە و وعدیشمان نەداوە ئەمە ئەبێ بە دراو، ئێمە پاکێجی فێرکانیمان فرۆشتووە. ئەمان لێرە درۆ لەگەڵ خەڵکەکەن. ئەمان خۆی وەنکۆین بە حسابی دراوی ئەلکترۆنی ئەفرۆشتێ بە خەڵک، بەس ئەوان بۆ خۆ دزینەوە لە بەرپرسیارەتی یاسایی، چونکە ئەگەرێکی زۆر هەیە ڕیسکێکی زۆر لەسەر ئەم شتە هەیە بەوەی کە نەبێ بە دراو نەشتێتە بۆرسە ئیلغا بێتەوە. باش ئەگەر هەرەسی هێنا ئەگەر فەشەلی هێنا ئەو کاتە ئەوانی کە بەناوی دراو وەنکۆینیان کڕیوە سکاڵای یاسایی لەسەر کێتۆمارەکەن لەسەر ئەو کەسانی کە هەڵیان خەڵەتاندون. ئەمان ئەڵێن لە گرێبەستە یاسایەکانی خۆیانە ئەڵێن ئێمە تەنها پاکێجی فێرکاریمان فرۆشتووە، چونکە ئەگەر ئەوان بڵێن ئەمە دراوە هەم ئیشکالی یاساییان بۆ دروستەکە لەو ڕۆوی کە ئێستا دراو نییە، لە هیچ بۆرسەیەکە وجودی نییە، هیچ دەوڵەتێکی اعترافی پێناکە و مامەڵیشی پێناکە، لەم ڕۆوی کێشەی یاساییان بۆ دروستکە لە ڕووی شەرعیەوە کێشەیان بۆ دروستەکە لەبەرەوەی ئەگەر ئەمە دراو بێ ئێستا هەم ڕیبای فەضڵ هەم ڕیبای نەسیئە دروستەکە لە کاتی مامەڵە پێوەکردنیە. باش ئەمەش حرامی ئەکا بۆ خۆ دزینەوە لەم گرفتانە چیان کردوڵ ئێمە پاکێجێکی فێرکاریمان فرۆشتووە. ئەم درۆیە لە درۆکەی پێشتر شاخدارترە بۆ چونکە هیچ پاکێجێکی فێرکاری نییە لە دنیای بای 6 دەفتەر بێت. لە تەواوی جیهاندا دەیان جۆر دراو مامەڵەی ڕسمی و بانکیان پێوە دەکرێت، بەڵام هەر یەک لە وەنکۆین و بیتکۆین کە لە ساڵانی دواییدا وەک دراوی ئەلکترۆنی مامەڵەیان پێوە دەکرێت و خەڵکانێکی زۆر گیرۆدەیان بوون، هیچ ڕەسیدێکیان نییە و ناشنەخانەی دراوە باوەڕپێکراوەکانەوە. لە ناوڕاستی سەدەی 16 گوڵێک هەبوو بە ناوی گوڵی تۆلیب. بەجۆرێک نرخەکەی بەرزبیەوە کە هێندێک لە بازرگانەکانیش کڕین و فرۆشتنیان پێوە دەکرد. تاوای لە هات خەڵک خانوویەکی دەفرۆشت بۆ کڕینی گوڵێک، بەڵام کتۆپەر گوڵەکە بەجۆرێک بێ نرخ بوو کە هەزاران کەسی مایە پوچ کرد. ئێستاش دەوتێت مامەڵەکردن بە دراوە ئەلکترۆنیەکان ڕەنگە هەمان چارەنووسی گوڵی تۆلیبی هەبێت و مایە پوچبوون و زیان لەکەوتنی هەزاران کەسی بەدووادا بێت. ڕەنیا ڕوسمان کەناڵی ئاسمانی پێیام سلێمانی.